عومەری تیکتۆک لە کۆتاییدا ماسکەکەی لادا چۆن بەناوبان بوو ئەو گەنجەیە ئایا لەبەر خۆشەویستەکەی کوردستانی جێهێشت و ڕووی لە هەندەران کرد چۆن باسی کچە مۆدێلەکان دەکا و چۆن ناویان دێنێ پێی شەرمە بە کۆمەدیای سۆشیال میدیا بناسرێتن بۆچی لەبەرەوەی بۆتە جێگای شەق و پێلاقە و جنێودان چی بە ستافە کوردەکان دەڵێتن و چۆن باسییان دەکا ئایا نیازی ئەوەی هەیە ستافێک دابنێ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەوزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەسوی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. عومەری تیکتۆکەیە بۆچی پەشیمانە لەو ماسکە؟ سلام خوشکوبرانی خۆشەویستم، من ناوم عومەرە، خەڵکی کوردستانم، شاری هەولێر، تەمەنم 25 ساڵە، ماوەی 3 ساڵ لە تیکتۆک بە ماسکەوە دەردەکەوم تا ئێستا ڕوخساری خۆم پیشان نەداوە، بەڵام زۆر پەشیمانم لەو ماسکەی لەبەرەوەی بەداخەوە ئەو ماسکە دەبا بە کەسانە بۆ کە فەسادی و بێئەخلاقی و شەق و پێلاقە و قسەی ناشیرن بەکاردێنن. ئەلحەمدولیا تا ئەوڕۆکە و تێشی ناشیرن بەکارنێناوە بۆی پەشیمانم لەو ماسکە و ئەو ماسکە پێشکەش دەکەم بۆ کەسانەی کە بە ناوی مۆدیل و بە ناوی سۆشیال میدیا فەسادی و بێئەخلاقی و گەنجەکانمان دوو دەکەن و لە مزگەوت و لە دینداری. عومەری تیکتۆک چۆن بەناوبانگ بوو؟ چۆن بەناوبانگ بووم؟ بەجددی خۆم پێ بەناوبانگ نییە، بەڵام لای من بەناوبانگی ئەوەیە کە خوای گەورە لێت ڕازی بی کە لەکن خوای گەورە بەندەیەکی شەریف بی، ئەوە ناوبانگی ڕاستەقینێ. ئەوی دی باقی ئەو ژیانە هیچ شتێک نییە بە ناوی بەناوبانگ بوون لەبەرەوەی لە کۆتاییدا مردن هەیە و بەجێ دێڵی. ئایا عومەری تیکتۆک ستافی هەیە؟ لە ئێستادا مەتحەمم نییە، بەڵام ئەگەر پرۆژەی مەتحەمم هەبوو مەتحەمم کردەوە بە دڵنیایی ئەو کاتی ستافیشم دەبیتن. چی تێ بۆ ستافە کوردیەکان؟ ئایا هەز دەکەی کۆمەڵگایان تێکدا و چۆن دەیان بینی؟ خەڵک دەبێ بڕیار بدا کە ئەو ستافان لە کوردستان هەنە کۆمەڵگایان تێکدایە یاخود باشن یاخود خراپ. ئەم لەلایەن خۆمەوە سەرکەوتن و هیوای تەمەندێژی لە بۆ هەمویان دەخوازم، داواکارم لە خوای گەورە هەمومان هیدایەت بداتن. هەموو کەسێک لە ژیاندا غەڵەت دەکا و کاری باشیش دەکاتن. خەڵک چۆن عومەری تیکتۆک بناسێ؟ ئایا کەسێکی کۆمیدیایە یاخود کاری ڤاینەری دەکا یاخود گۆرانی بێژە؟ طبعاً خۆی لە خۆیدا عەز ناکەم نە بە کۆمیدیا بناسرێم نە بە ڤاینەر نە بە گۆرانی بێژ، چکەوانە هیچیان ئیشی من نییە و پێشم شەرمە بڵێم کۆمیدیا پێشکەش دەکەم لەبەرەوەی کۆمیدیا لە کوردستان بووە بە شەق و پێلاقە و بە سوکایەتی و جوێندان بە یەکتر خەڵک تەمەشات دەکا و چەپرە دۆ لێ دەداتن. وەکو گۆرانی گوتنیش ئەو عەزەکی خۆمە دەڵێم خۆزگە لە باتی ئەو گۆرانی بمزانی با قورئانی پیرۆز بخینم و ئینشاءالله هەوڵی شمدایە و هەردەم هەوڵ دەدەم. ماوەیەک پێش ئێستا بینیمان ڕەخدان لە مۆدێلەکان دەکرد، ئایا ئێستا چیت بۆ مۆدێلەکان هەیە و ئایا ئەوانێ ئەوان دەیکەن لە کوردستان کاری مۆدێلیە یاخود کاری ترە؟ خۆی لە خۆیدا لە هەموو وڵاتێک مۆدیل بوونی هەیە، کچە مۆدێل هەیە، بەڵام لە وڵاتان مۆدێل واتە مۆدێلی جلوبەرگ و مۆدێلی قژ و ستایل و فاشیۆن، بەڵام بەداخەوە لە وڵاتەکەی ئێمە کاتێک دەڵی کچە مۆدێل بە لەشفرۆژ ناسراون، هاتینە دەستی خۆیان پیشان دەدەن، خۆیان عەرز دەکەن و دەیانەوێتن هەدەفی گەورەیان ئەوەیە گەنجەکانمان لە ڕێڕەوی مزگەفت و دین و قورئان ببن لە بۆ فەسادی و بێئەخلاقی و بەرەو پەلکە زێڕینە. بەداخەوە ئەو دەنگۆیانە ڕاستن دەربارەی ئەوەی عومەر لەبەر خۆشەویستەکەی کوردستانی جێهێشتووە؟ طبعاً کە لە کوردستان بووم ئەلحەمدولیلا منداڵ بووم و ئەهلی مزگەفت بووم، بە شایەدی خەڵک ئەوەی بمناسیتن هەردەم لە مزگەفت بوویمە، بەڵام هەتا ئێستا خۆشەویستیم نەبووە و خۆشەویستی بەڕای من و عاشق بوون بەڕای من ئەو کاتە ڕوودەدا کە ئافرەتێک هاتە ناو ژیانت و بووە خێزانت، ئەوە خۆشەویستی و عاشقبوونی ڕاستەقینەیە. ئەوی دیکە بە عەرامیە و کە خوای گەورە پێی ناخۆشە هیچ کات نە سەر دەگریتن و نە هەتا کۆتاییش پێ خۆی دەبن. بەداخەوە عومەری تیکتۆک هەموو کات دەیبینین باسی 50 مسقال دەکا، ئایا توانێت ئەو بڵە زێڕێ هەیە بۆ ئافرەتە بیکاتن
کە دەیکات هاوسەری خۆی؟ بەڵێ توانای 200 مسقالی شمێ لە خوای گەورە بە زیادبی، بەڵام ئەو کاتا هاوسەرگیری دەکەم کە ئەو ئافرەتەی دەبێتە هاوسەری ژیانم، سوڕ بزانم ئەو ئافرەتە شیاوە لە بۆ ئەوی ببێتە داچی منداڵەکانم و ئەو ئافرەتە نرخ بۆ خۆیدا نەنێتن خۆی بە من بفرۆشی بڵێ 50 مسقال نۆکەیان 20 مسقالیان 30 مسقال. هەر کاتێک ئافرەت گوتی ئەوەندە مسقالم لە بۆکە ئەوە نرخی لە بۆ خۆیدانە و خۆی دەفرۆشیتن. هەر کاتەکە بە من ڕازی و بێک عەقەی مێرد بە من بکاتن ئەو کاتە ئامادەمە 200 مسقالیشی لێ بۆ بکەم و لەسەر سەری خۆمی دابنێم و هەتا و ڕۆژەی مامە ژیانێکی بەختۆر ئینشاءالله بەسەر ببین. عومەری تیکتۆک بۆچی لەو تەمەنە بچووکە ڕووی لە هەندەران کرد؟ ئایا هۆکارێک هەبوو کە کوردستان جێبەڵێتن؟ بەداخەوە لە وڵاتەکەی من ڕۆژانە چەندەها گەنج دەکوژرێتن. ئێستاوەی لەیاتێ لە کوردستان کە گەنج گەورە بوو داکوبابی دێنێرنە ئەوروپای دەڵێن باپڕەکەمان سەلامەت بیتن. چەندەها کەس لەو کوردستانەی بەداخەوە کە دەکوژرێتن بە چەکی بێمۆڵەت کە ئەو کەسانی ئەو چەکانەیان پێیە مافیانە، مافیای بێغیرەتن، نە کارمەندی ئاساییشن، نە پۆلیسن، نە پیاوی حکومەتینا، کەسانەکن کە مافیایەتی بەکاردەینن چەکەچیان پێ و چەکی بێمۆڵەت ناوێری قسەی بکە یەک فیشەکە لێ دەدەن و ئینا لیلا و ئینا ئیلەی ڕاجعون. بەداخەوە دەستخۆشی لە حکومەتیش دەکەم کە لە ئێستادا هەڵمەتێکی توندی دەست پێ کردێ بەرامبەر ئەو کەسانەی کە چەکی بێمۆڵەت بەکاردەینن. لەبەرچی سەرەتای دەرکەوتنی تەنها بەدەنگ بوو؟ بۆچی ڕووساری خۆی ڕاستەخۆ نیشان نەدەدا؟ هۆکار چی بوو؟ هۆکارەکەی ئەوە بوو کەوا من ئیقامەم نەبوو، جوابم نەبوو، بە درۆ دەهاتم لە سۆشیال میدیا پێ دەکەنیم و خۆم دڵخۆش دەکرد. دوموچاوەکی ناشیرن، دوموچاوەکی شێوا و دوموچاوەکی غەمبار، دوور لە سۆزی دایک و باوک، 6 ساڵان شێت بوو نێروکانە دوور لە دایک و باوکم. هیچ کات ئەو توانایم نەبوو، ئەو حەزم نەبوو بێمە پێشکامیرە و سوپاس دەخوای گەورە، خوای گەورە قەڵەمی لێدا و جوابەکە بە قسمەتی منیش بوو و پێویست بوو بێمە پێشکامیرەی، بۆیە ماسکم هەڵبژارد و لە کۆتاییشدا پێم گوتن ماسکەکەم فڕێدا لەبەرەوەی ئەو ماسکە شیاوی کەسانێکە کە ناشیرن و فەسادی و بێئەخلاقی بڵاو دەکەنەوە لە کوردستان. زۆر سوپاس. ئێمەش زۆر سوپاس دەکەین هومەری تیکتۆک کە داواکاری ئێمەت قبول کرد بۆ ئەوی ئەو چاوپێکەوتنە قەشەنگ و جوانەیە بکەین. و هومەری تیکتۆک بەنیازە 4 گۆرانی خۆی بەبێ ماسێک بڵاو بکاتۆ لە کەناڵی یوتیوبەکەی بەناوی هومەری تیکتۆک، وەروە لیکە کەشمان لە دیسکریپشنی ئەو ڤیدیۆیە داناوە. بە هیوایی هەمووتان بڕۆن سەبسکرایبی کەناڵی یوتیوبی هومەری تیکتۆک بکەنەوە پشتگیری بکەن و زۆر سوپاس دووبارە. ئایا پێت باشە لەم جۆرە ستایلە بەردەوام بین؟ زۆر سوپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.